من مامۆستا بەهجەت ڕەحمان محەممەد تقریبی چارەکە سەدەیەک زیاترە بۆ نزیکە 30 تا بۆ 35 ساڵ ئەڕوا لە بواری پەروەردەی تایبەت ئیشەکەم کۆنترین مامۆستام لەو بوارە کە لە هەڵەبجە و لە هەمووی کوردستانە لە بواری پەروەردەی تایبەتە خزمەت بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکەم. سەرەتا من خۆم بڵێن لە هەڵەبجەی تازە وەکو ئەوەی کە هێشتا تەعین نەبوو بووم چونکە من خۆم 93 تەعین بووم بەوانە بێش لەگەڵ چەند قوتابیەکە ئیشم کرد کە گرفتێکیان هەبوو گرفتەکانیان دیار بوون شاراوە نەبوون حەزم کرد ئیش لەگەڵ ئەو مناڵانە بکەم کە بتوانم لە بیان هێنمە بە ناو کۆمەلگا لەوێ دەستم پێکرد تا لە ساڵی 11 لە خوڕماڵ دەستم پێکرد بوو یەکەم تەعینم لێوش لەگەڵ مناڵی خاوەن پێداویست تایبەت تا بووم بە بەڕێوەبەری دیێکۆن هەر لەگەڵ لێوش مناڵی خاوەن پێداویست تایبەت بوو تا 95 و 96 کە نقلی قوتابخانەی شنەرویە کرام لەوێ مناڵێک هەبوو شەلەل بوو هەستم کرد ئەمە پێویستی بە منە لێەوە وەکو بە حکمیەوەی خۆم دەستی شانۆم هەبوو چەندین ئۆپەرێت و شانۆم هەبووە شانۆگەریەکم دروست کرد لەگەڵ ئەو مناڵە و لەگەڵ مامۆساکان و لەگەڵ تەلەبەکانە تاوەکو چیرۆکێکی نەشمیل هەبوو کردم بە دقێکی شانۆیی و ئیشم لەگەڵ ئەو مناڵانە کرد ئێستا سوپاس بۆخوا ئەو قوتابیە ئێستا مامۆسای زانکۆیە لە هەڵەبجایە نەمهێشت یعنی ئەو مناڵە وای لێ بێت هەست بە کەمی خۆی بکە و بە چواردەوەرەکەیشیە لەگەڵ چەندین مامۆسا لە هەڵەبجا چەندین مامۆسای بەڕێز توانیمان سنتەرێکی پێشوەخت بکەین توانیمان هۆبەی پەروەردەی تایبەتمان هەبێ توانیمان ئیش لەگەڵ سەرجە مناڵەکانە بکەین تا 10 ساڵ لەمەوە پێش 2013-2014 لەگەڵ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی هاتە ناو کایەکەوە کە بیری ئەوەمان کردەوە کە ئەمە کێشەیەک هەیە لە ناو پەروەردە ئەوانیش مناڵی خاوەن پێداویست تایبەتن کە هاتە ئێرە 10 ساڵ ئەوەی ئەم مانگی 11 و 12 تر فیداوی بە 10 ساڵ و ئەو پرۆژەیەتەوە پرۆژەی باشترکردنی هەلی خوێندن بۆ قوتابیانی خاوەن پێداویست تایبەت بەداخەوە لە ناو هەڵەبجا بە حکمی ئەوەی کە نازانین چەندین توێژینەوە کراوە چەندین گەڕانوانە کراوە بەداخەوە پار 627 قوتابی خاوەن پێداویستی تایبەتمانە بوو چونکە من سەرپەرشتیاری پەروەردەی تایبەتی ڕاستپاردەم 147 قوتابخانەمەیە ڕاهێنەری وەزارەتم هەر لە تەوێڵەوە تا زاخۆ ڕاهێنان لەگەڵ مامۆساکان ناکەم بەڵام 627 قوتابی زۆرە لە ناو هەڵەبجا هەبێ لێرە ئۆتیزممان زۆرە نزیکە 100 ئۆتیزم هەیە بەڵام ئەمە چۆن من بەخۆم بەوە ئەزانم قوتابی لە هەڵەبجا زۆرە سەرەتا ئەچوونە هەر ماڵێک ئەیان شاردەوە بە عیبەیان نەزانی کە مناڵی فلان کەس ئۆتیزمە یا ADHD یا داونە یا ئەوەیە بەڵام بەکردنەوەی خول توانیمان دایکەکان وا لێ بکەین خۆیان ڕۆشن بیرکەن ئیدارە مامۆسا هەبوو بەڕێوەبەر هەبوو مناڵی وەرناگرت مامۆسا هەبوو ئەیوت چەندین جار وشەی نەشیاو بە من بەوە ڕەفیقەکانم وتراوە تۆ مامۆسای شەلوشێتی تۆ مامۆسای بەڵام بەبێ گوێدانە ئەوە چەندین مناڵی ئۆتیزم هەبووە هێناومانەوە ناو قوتابخانەوە ئێستا لە قوتابخانەی یەکێتی برایان 90 قوتابی هەیە مناڵێکی ئۆتیزممان لابوو ئۆتیزمی قورس نزیکەی 165 زیاتر وشە فێر بووە توانراوە پێشتر نەیەتوانی بچێتە تەوالێت وام لێکرد بە چەند ساڵێک بردوومەتە تەوالێت پاک بۆتەوە هێناومەتە دەرەوە دەست و پلیشتووە ئێستا خۆی چێتە تەوالێت دەست و پلی شێشوایەکێکە لە پاک و تەمیزترین مناڵەکان یعنی مناڵمان هەیە نابینای تەواوی سەر لە زانکۆی مەرحەلە سێ ئینگلیزی مناڵمان هەیە کامل ینی ئاستی قورسی هەیە پار زانکۆی تەواو کرد یعنی لێرە ئێمە نایەڵین لە هەڵەبجا سوپاس بووەوە بە قسەی من نا بە قسەی هەمووی وەزارەتی پەروەردە هەر لە دکتۆرالانەوە تا هەموو بەڕێوەبەرەکان شایەتی ئەوەی ئەیەن کە هەڵەبجە لە پێشینەیە لە خزمەتکردنی مناڵان و قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویست تایبەت من تقریبی 6-7 وڵات ڕۆشتوم بۆ ئەوەی کە بتوانم ئەو معلوماتی کە لەوەیە چۆن هەڵسوکۆ دەکەن لەگەڵ مناڵا پرۆگرامیان چۆنە وەریگرم بیێنم بۆ ئێرە نزیکەی تقریبی بڵێم 500 تا 600 خولی ناوم بینیوە شارەزایەکی بە حکمی ئەوەی لەگەڵ چەندین ڕێکخراوی ئەکۆڕن و فیدا و
منداڵ پارێز و یونسێف و هەمویان بووم هەستم ئەکرد کە ئەمە لە ناو قوتابخانەکانە مناڵێکی ئۆتیزم بەڕاستی ناتوانێت هەمان پرۆگرام کە لەگەڵ قوتابیەکی کەی ناوپۆلە بخوێنێ هەستام بەنووسینی کتێبێک لە ساڵی 2018 ڕێبەری مامۆسای پەروەردەی تایبەت ڕێبەری مامۆسای پەروەردەی تایبەت باسی گرفتەکانەکە باسی ئەو گرفتانەیەکە کە لە ناو پۆلا هەیە لەگەڵ مناڵەکان هەیە بۆ نمونامە باسی بربڕەی دووفاقەکە بربڕەی دووفاق سێ جۆرە یەکێکیان مووی پێوەیە یەکێکیان دڕکە پەتێک ڕاستەوخۆ ئەچێتە ناو ئەو شلەیە کە لە پشتا هەیە دانەیەکیان زۆر خەتەرە دڕکە پەتک زەبری بەرەکەوێ و مناڵەکە ئەمە و خواری ئیشی لەگەڵا ئیتری لە ئیش ئەوە سێ دوای ئەوە بۆم دەرکەوت وردە وردە ئەمە لە ساڵی 2018 بۆم دەرکەوت نوقسانی ماوە هێشتا نوقسانی ماوە لە ساڵی 2023 بنەماکانی پەروەردەی تایبەتم نووسی بنەماکانی پەروەردەی تایبەت زۆر بە تۆزێ و بەورتر یعنی ئەو کاتە بڵێن شارەزاییم هەبووە بەڵام ئەم جارە زیاتر شارەزاییم بنەماکانی پەروەردەی تایبەت ئەڵێ چۆن هەڵسوکۆت لەگەڵ ئەمە بکەی لە بیرکاریا چی لەگەڵا بکەی لە ئینگلیزی چی لەگەڵا بکەی ئەمیشمان پێشکەشی ڕاستەوخۆ پێشکەشی وەزارەتم کرد و لە هەمووی کوردستانە ئەم کتێبەی ئێمە لە ڕێگەی وەزارەت و پرۆگرامەکانەوە دابەشکراوە لە قوتابخانەکانە هەیە بیرم کردەوە کەسێکم بێبەش کردووە ئەویش کەسی نابینایە کەسی نابینا لە مەکتەبەکانە هەیە ئێمە یوسف مەحموود جەبارمانەیە ئێستا مەرحەلە سێی زانکۆیە لێرە نابینایە بیرم کردەوە هەرچەند لێرە برایل نییە بەڵام لە سلێمانی هەولێر و دوهۆکوانە برایلەیە ئەمە کتێبەکەم بە نووسینی برایل چاپ کرد سنتەری ڕۆژنا بۆ نابینایان بەڵام ئەمە لەبەر ئەوەی ئەم کتێبە هەرسێکیان اینجا کتێبێکە هەرسێکیان اینجا یەک کتێبە اینجا ئەم هەرسێکیان تەواوکەری یەکترن 6 نوسخەیان بۆ کردم بۆ ئەوەی کە بەشی هەولێر و دوهۆک و سلێمانی و هەڵەبجە بکات لە ڕێگەی ناساندنی کتێبەکەەوە چوومەتە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و ئێستا لە کتێبخانەکانی ئەوانە هەیە ئێستا لە دەربەنی خان کتێبێکی کەمان خەریکی کتێبێکی کەین چۆنیەتی هەڵسوکەوتی مامۆستا لەگەڵ دایک و باوک هەردووکیان ئەم مامۆستا و دایک و باوکە چۆن هەڵسوکەوتکەن لەگەڵ مناڵی ئۆتیزما ئەیدیێژدیا داونە شەلەلا هەموو گرفتەکان